گەرمترین سڵاوتان لێبێ و بەیانیتان باش خۆشحاڵین ئەم بەیانیەش لە پرۆگرامێکی تایبەتە و لەسەری ساڵی تازەیە بەیەوەی ئازیز و خۆشەویست ئەگەینەوە پیرۆزبایی ساڵی تازەتان لێەکەین بە هیوای ئەوەی کە ئەم ساڵ ببێتە مایەی خۆشی بۆ هەموو لایەک و ساڵی ڕابردوو هەر کێشە و گرفتێک و ناخۆشیەکە و بێ تێیپەڕێنین ئەمڕۆژ ئێمە لە پرۆگرامێکی تایبەتە لەگەڵ هاوکارانم لەگەڵ کۆمەڵی هونەرمەندی خۆشەویست و لەگەڵ کۆمەڵی میوانی ئازیز و تایبەت لێرە لەگەڵێوەیە بەردەوام یین بەم پرۆگرامە بۆی کە بتوانین ساتێکی خۆش بە ئێوەی ئازیز و خۆشەویست ببەخشین چونکە ئەمڕۆژ یادی دەستگای میدیایی کورساتە من لێرەوە بەوە دەست پێکەم کە کورسات هەمیشە ماڵی هەمووان بووە و وەقەت متمانی خۆی لەدەست نایە ئێستا لەگەڵ هاوکارانم توانینم پرۆگرامەتان پێشکەشکەین سڵاوتان لێبێ هاوڕێیان سڵاو لە میوانە ئازیزەکانمان سڵاو لە ئێوەی خۆشەویست بەخێر بێن زۆر بەخێر بێن ئێوەش پەیامی خۆتان بڵێن فەرموو سڵاوتان لێبێت و لە یەکەم ڕۆژی ساڵدا سڵاوتان لێبێت و ئەزیزانی ئێمە هیوادارم یەکەم دەستپێکی ڕۆژی ساڵتان جوانترین ڕۆژتان هەبێت و هەرچی خەم و خەفەت هەیە لە ساڵی ڕابردووە بەجێما بێت و بیرەوەرە خۆشیەکانتان دووبارە لە ساڵی 2023دا دووبارە بێتەوە ئەمە ئەمڕۆ پرۆگرامێکی تایبەتتان پێشکەش دەکەین لە یادی 24مین ساڵیادی دامەزراندنی کەناڵە جوانەکەی خۆتان کەناڵی کورسات لەگەڵ تەواوی هاوکاران و کۆمەڵە هونەرمەندی خۆشەویست بەڵێزان و خۆشەویستان سڵاوتان لێبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە 24 ساڵ لەمەوبەر دەستگای میدیایی کورسات دەستگی بە پەخشی ئاسایی خۆی کردو و توانیوێتی لە ماوەی 24 ساڵدا کەناڵی خێزان بێ کەناڵێکی سەنگین بێ و ئەتوانین بڵین کە هیچ کەناڵێک نەبووە و ناژبێت بتوانێت شان با لە شانی کورسات هەر یەکەمینە و هەر یەکەمینە بێت ماڵی هەمووان بۆ هەمیشە ماڵی هەمووانیشە بێت باڵێ منی سڵاوێک پڕ لە ئارامی پێشکەشەکەم بە بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی ڕۆژێکی نوێ پیرۆزباییتان لە یەکەم هاوشەوەی هاوکارانم لەم ڕۆژە جوانەدا بەتایبەت لە ئێوە کە بە درێژای ئەم 24 ساڵە بینەری بەردەوامی کورسات بوون و کورساتان کردووە بە یەکێک لە ئەندامەکانی خێزانی خۆتان پیرۆزبایی ساڵی نوێتان لێ یەکەم هیوام ئەوەیە ساڵێکی زۆر تایبەت و باش بێت بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست ئێمە لە یەکەم ڕۆژی ساڵە لەگەڵتان بە هەمەشێکە بە درێژای ڕۆژەکانی ساڵیش لەگەڵتانین و هەروەها ئەمەش دەرفەتێکی جوانە کە لەم یادە جوانەیە ئەم دەرفەتە ڕخساوە من و هاوکارانم هەر چوارمان بەیەکەوە ئەم بەرنامەتان پێشکەش بکەین بەڵێ بێگومانەوەی کە گرنگە ئێمە لێرەوە چکە هەر چوارمان لێرە ئامادەین وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ وەکو دەستگای میدیایی کورسات کە لە پلانایەتی بۆ ئەوەی کە ئەبدەیتی خۆی هەبێ و توانین ئێمە بە نەفەسێک و بە هەنگاوێکی باشترەوە کە ئێمە ڕۆژانە هەموو بەیان یەک سەعاتنەوە هەتا کاژمێر 11 لەگەڵ ئێوەیان بە پرۆگرامێکی زۆر تایبەت بتوانین پلانی باشترمان هەبێ پرۆگرامی باشترمان هەبێ بۆ ئەوەی کە بە شێوازێکی باشتر زیاتر خزمەت بە ئێوەی ئازیز و خۆشەویست بکەین جاڕیان بە میوانەکانمان بەخێراتن کەین زۆر بەخێر بێن کۆمەڵی میوانی ئازیز کاکفەریدوار کاکفەریدون زۆر بەخێر بێن هەر یەکەتان پێمان خۆشە پەیامی خۆتان بڵێن بەیانیتان باش بەیانی بەڕێز باش ئەمێ سەرەتا پیرۆزبایی ساڵی نوێ لە هەموو لایەک کەم و بە هیوام ساڵێکی پڕخۆشی و شادی و بەرهەمی جوان بێ پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی کورسات لە دەستگای میدیایی کورساتەکەم لە هەموو بینەرە ئازیزەکان یەکەم دەستگای میدیایی کورساتی کێک بۆ لەو میدیایانەی کە هەمیشە ماڵی هەمووان و ماڵی هونەرمەندان بووە هەتا ئێستا قورسایی و سەنگینی خۆی داوەستووە یەکێکە لەو کەناڵە خێزانیە جوانانەی کە بەبێ سانسۆر بەبێ ترس ئەتوانن خێزان بە دیاریەوە دانیشن پەیامی خۆت بگەێنیت بەیانیتان باش پیرۆزبایی لەسەر جەم کارمەندانی کورساتەکەم لە هەموو هونەرمەندانیەکەم لەبەرۆی ئێوەی کە ئێمە بەسێتەوە بە کورسات هونەرەکەیە هەموو بوارەکانی هونەرەڵم هەڵبەتە ئەم یادەتان پیرۆز بێ مێدەواری شاشەی کورسات هەمیشە ڕەنگین و ئاواڵا بێ بۆ سەرجەم بوارەکانی ژیان دەسوچاوی ئەو کارمەندانەش خۆش بێ کە لە ئەوڵەوە تا ئێستا لێرە بوونەوانەشی کە لێرە نەماون هیوام وایە هەمیشە سەرکەوتوو بن بە جۆش خۆشێکی ترەوە لە ساڵی ئایندەیە کارەکانتان بە جوانی بکەن بۆ ئێمەش دایمە تامەزروێ و شاشە ڕەنگی نەبین سپاس بۆ ملایەک ئەمەش کاک بێساران بوو کە چاڕێکە نشەڵڵا بگەن خەوبەرینەدا جوان خان شێوەکارێکی بەتوانە و بە سەلیقە فەرموو
خاص بۆم دەرفەتە پیرۆزبای 24 ساڵیاتی کورسات لە بینەرە بەڕێزەکان لە دەستگای میدیایی کورسات لە کارماندەکانی هیوای سەرکەوتنتان بۆ خواستم هەمیشە لە لوتکە بن وەک هەمیشە بە سەنگینی و لە پێشەوە لە لوتکەتان بینین ماڵێکە بۆ هونەرمەندان نەکرد بۆ هونەرمەندان بۆ سەر جەمکین و چین و توێژەکان بەڵام بەڕاستی گرنگیەکی خاتوژوان بەئەرێک نەبێ ئەو ماگەی بەکار بێنیت هەمیشە ماڵێک بووە بۆ هونەرمەندان پشتیوانێکی گەورە بووە بۆ هونەرمەندان هیوادارین کە هەر لەو ئاستە باشەیە بێت و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم دەستان خۆش بێ زۆر سپاس ئەگەر مایکەکەمان بنێ ڕەوەند ئەنجا بەر لەوەی بچمە لای کاک ئەحمەد من پێم خۆش بوو هاوڕێیان ئاماژە بەوە بین کە لێرە خاتوژوان تابلۆیەکی بۆ هێناین لێرەوە ئێمە ڕێز و خۆشەویستی خۆمان لە تەواوی کارمەندانی کورسات بۆ دادی گەورەمان دادە هێرۆمانە نێرین خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەد و هەمیشە ئەو پاڵپشتی ئێمە بووە کە بتوانین هەمیشە بەردەوام بین لە کارەکانی خۆمان بەردەوام بین لەوەی کە چۆن کەلتور و کەلەپور و دابوونەریتی کوردەواری خۆمان لەم دەستگایە بپارێزین تاوەکو بینەرەکانمان هەمیشە بڵێن کورسات ماڵی هەمووانە و ئێستاش خاتو شاناز ئیبراهیم ئەحمەد ئەو ڕێچکەی گرتووە و پاڵپشتێکی سەرەکیمانە کە توانیوێتی بە شێوازێکی باش و زۆر پشت ئەستورانە پشتی ئێمەی گرتووە کە ئێمە بەردەوام بین لە کاری خۆمان هەوڵی خۆمان بین بۆ ئەوەی کە بتوانین کورسات بەرەو جوانتر و جوانتر بەرین ئێستاش کە هاوکارانم ئەگەر پیشانی بن خاتوژوان ئەم تابلۆی کردووە هاوکارم سەرکۆ ئاماژەی پێکرد ئەو دەستگا خێزانیەی کە هەمومان شانازی پێواکەین کە هەمومان دڵمان پێخۆشە کە هەمومان وەکو خات و ڕووبار تەواوی میوانەکان و هەموو ئەو بینەرانی کە لە کۆمنتا بۆمانە نووسن لە پەیجەکەیە کە خێزان بەبێ ترس ئەتوانن بینەری تەواوی پرۆگرامەکانی کورسات بن تەواوی درامەکانی کورسات بن 24 ساڵ لەمەوبەر دەستی بە پەخشی ئاسایی خۆی کرد لە ڕۆژێکی وەکە ئەمڕۆیە لەسەر دەستی خاتونێک کە ئەویش خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەدە کە ئێمە شانازی بە ئەم دەستگایەواکەین کە وەکو وتومانە هەمیشە یەکەمین بووە و هەمیشە بە یەکەمی ئەمێنێتەوە ئەمە هیوادارین هیوای تەمەندرێژی بۆ هەردوو خاتون نەخوازیین دادە هێرۆ و دادە شانازخان وای هەروە دەستی جوانخانیش خۆش بێ بۆ ئەم دیارە جوانەیە کە لە ڕۆژێکی پیرۆزی وەکو ئەمڕۆ پێشکەش با کەناڵی کورساتی کردووە جوانخان فەرموو مایکەکە وڵا سەر تازەمادەم باسی تابلۆکە کرا باگر وەڵام من توش مەلای کاک ئەحمەد لێرەوە ئەگەڕینەوە لای بەڕێزت ببوورنداوای لێ تابلۆکە پێشکەشە بە دەستگای میدیایی کورسات کە تابلۆی هەردوو خانمی کورد دادە شاناز و لەگەڵ دادە هێرۆ ئێمە شانازیان پێوە ئەکەین دوو خانمی بوێری کوردن دوو خانمن کە هەمیشە پشتیوانێکی بەهێزی گەنجان لە هەموو کایەکانەوە بە تایبەت هونەرمەندان من وەکو خۆشەویستیم بۆ هەردووکان کە ڕۆڵێکی گرنگیشیان هەبووە لە کورسات وە پشتیوانیەکی باشی کورساتیش بوون دامەزرێنەری کەناڵی میدیایی کورسات بوون بەو خۆشەویستی و بە عشقەمەوە بۆ ئەو دوو خاتونە بەڕێزە تابلۆی هەردوو خاتونم کێشاوە دادە شاناز لەگەڵ دادێرۆ پێشکەشی دەستگای میدیایی کورسات زۆر جوان و ناوازەیە ڕۆنگامایکەکەمانکەبینەوە بۆی کە کاک ئەحمەد و مەستاجەلیلیش پەیانتانمان ئاراستە بکەن بەخێر بێن زۆر زۆر سپاسانەکەین سڵاو لە بەڕێستان سڵاو لە بینەر و بیسەری شاشە جوانەکەی کورسات سڵاو ڕێزم بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە ئەمڕۆ هاوکارمان بن بۆ ئەم بەرنامە هونەریە دەستخۆشییان لە یەکەم سەرکەوتوو بوون کە کەناڵێک بووە هەمیشە پاڵپشتی هونەرمەندان بووە پیرۆزبایی ئەو 23 ساڵەی لە بەڕێزیانەکەم کە بێ و چان بێدابڕان ئەوا بن بە 24 ئیشەڵڵا هەر تەمەندرێژ بن سەرکەوتوو بوون کە هەمیشە ماڵی هونەرمەندان بووە سڵاو ڕێز بۆ هەموو لایەکتان و پیرۆزبایی ساڵی نوێ لە هەمووتانەکەم هیوای تەمەندرێژی و لە ساغی بۆ هەموو لایە ئەگە بچینە لای کاک جەلی تۆش پەیامی خۆتمان پێ بڵێیت بەیانیتان باش زۆر سپاس ساڵی نوێ پیرۆزەکەم لە گشتگەلی کورد و گرجیان پیرۆزبایی لە تەلەڤیزۆنی کورسات دەکەم بۆ 24 ساڵە من ڕۆژی کە ئەمڕۆ چۆتە ناو 24 ساڵ ئەمین ڕۆژێەوە دەستخۆشی لەو هەموو کارمەند و خۆشەویستانی کەناڵی کورسات دەکەم کە دایم ماندوونە ناسانیشیان کردو و هیلاک بوون لەگەڵ سەرجەم هونەرمەندانی کوردستان و هەموو ئیشە جوانەکانی کوردستانە
سپاس دانەکەم دەستان خۆش بێ زۆر بەخێر بێن ئێمە شەمیشۆک و کورسات شانازی بە ئێوەی هونەرمەندانەوە کە ئینجایتر لە گۆرانی میوزیک بێ لەوە ڕکاری نوانتر بێت ئەو هاوڕێیانەش زۆر بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوونتان هیوادارین ئەمڕۆمان بۆ جوانتر و جوانتر بکەن دەستان خۆش بێ جا هاوڕێیان بەر لەوەی بچینە کۆمەڵە گفتوگۆی کە سەحەر ڕاوند ها پەیوەند بە بەرهەمێک بۆ دەست پێنەکەین زۆر لەم ڕۆژە تایبەتیا بە بکەین سەرمایە خۆرەکەی شوێنەکەی کاکفریدون زۆر باشە شوێنەکەی زۆر باشە زۆر باشە ئەگەر هاوکارانم بتوانن کاکە بابان ستاندێکمان بۆ بنێرن سپاسانەکەین بۆ کاگەحمەد مام ڕۆژە تایبەتە بە بەرهەمێکی تایبەتیش بێ لەم بەیانیە ئەی ڕۆڵای دڵێ مەگەری بەردەوە گەر شاخە دڵێ مەگەری بەردەوە گەر شاخە بە چاوی سوچی مەڕوانە لباير تعذيبي ميخانا ألن بيري مخان بام يا رخ يا ريار يا ريار يا رخ ئەریژەنای بەخەندە و چاوی مەخموری دڵی بردم ئەو لە مەکتای دەرسی سیحری خوێندووە و بۆیەوە فێڵی لێ کردم ئەی ڕەفیقان أي رفيقان ما كان منعم أجر من بمدر دمردم أي يا ريار يا ريار يا أي بايدة دا وبايدة دا جرجنا شيلانكي بايدة دا وبايدة دا جرجنا شيلانكي ناردو مالا ونشيبو بيت بكرة بار ممكانكي ناردو مالا ونشيبو بيت بكرة بار ممكانكي أغاني بديهات وملاني بزكي
كاتم شيخني بكرامتم وشيخاني ببراتم خو من حامي حود وزنيم دوستي قاورا فاتم داوم كوتو تداوي يغنبر نجاتم بايدة دا بايدة دا وبايدة دا بايدة دا وبايدة دا لو برقوا دايك دمرهم ممشي سر زارينا نعبيني هرد وممشي دايما باقى الوستاوى توقع من باكر اغاي شي ولو هاتي ويداوى كاغزيكي بوين وسيم دفتريك بياد قاري جوابك بارن بوش وزوان بوم بيتا قرا شاري اي امن دابم بتشتاو حشدك ملدياري امن دابم بتشتاو حشدك ملدياري بايدة دا بايدة دا وبايدة دا جلجلا شيلانكي بايدة دا وبايدة دا جلجلا شيلانكي نردو مالم شيبو بيت بكرة بار ممكانكي نردو مالم شيبو بيت بكرة بار ممكانكي بجدتي ايك وسرتي وكنيش كول ابو خوايا كوني سيوي لا سورا ونار نجومة تيداوى اي قرير ميلي للسربية كافر اسلامينا قرير ميلي للسربية كافر اسلامينا بايدة دا بايدة دا وبايدة دا بايدة دا وبايدة دا لا برقوا دايك دمرهم ممشي سر زارينا نعبيني هرن وممشي دايما باقى الوستاوى توقع من باكر اغاي شيولو كربا بيداوى
دەنگە خۆش بێ و دەستان خۆش بێ جا ئەوکو باسمان کرد لە سەرەتای بەرنامەکەیە میوانێکمان هەیە بەڵام هونەرمەند هاوکارمان لە کورسات کە هەیە هاوڕێشمانە بەڵام حەزێکی زۆری بۆ یاری ئاگرینەکان ئەم شۆ بۆ زۆر بەخێر بێ تان باش خواڵمەسن با قوربانە بم باشن دەنگ و باسە ئاخواتە قوربانە بم بەساخۆم ئەم شۆ خەریکی چی بووی قورآن داش ناوڕیان با داینش عليكم ڕووبی گیان چۆن ئەمە بگرە ئەومان بەرێ دەستخۆش فەرقی چییە؟ ئەوان دەنگە باش ناڕۆ خوا بەڕاستی دا کاکجان سەلام عەلەیکوم خواڵمەسن کاکجان باشی ئەحواڵتان دەنگ و باسان بەخێر بێ کاپەریجان چۆن ڕووبی گیان چۆن ئەمە ڕاکوارە ببیڵێن وەڵایی با پێش هەموو شتێک هەمووی پشتیوانە کاڵێم شۆ خەریکی یاری ئاگرین و فەرتەنە و ئەو شتانە بووی چی لە کۆ بووی جاگەرەوەم کرد بێ من لەسەر هین بم گیرا بێتم بەس باوەڕ کە خەوبەری نام کە سێرتەکەم سەرینم بیرەکەوێتەوە وەڵا ئافەر بێسەرە بێسەران هاوڕێن هاوکاران و تەواوی میوانەکان پامی خۆیانگەیان بە بۆنەی یادی دامەزرانی دەستگای میدیای کورسات ئێوان چیاوە میژ هەمان قسەمێ تۆ بڵێ بەیانیتان باش بەیانی بینەرانی کورساتی هەمووان و بە بۆنەی ساڵ یادی دامەزرانی شاشە ڕەنگینەکەی کورساتی هەمووان پیرۆزبایی لە بینەران و هەموو کارمەندە عزیزەکان کە ئێستا دەوامەکەنەوەی کە ڕۆژانێک لەم دەستگایە کاریان کردووە جا زۆر دڵخۆشم ئەم بەیانیە خۆرێکی خۆشە لە بەرنامەیە کۆمەڵێ نانە من هەورامین من هەورامین پیاوینەوە بەفرم یانی کێشەمان نییە وەڵا فەقیر خۆرەکەی یان لە چاوەنەی تر خەوەکەی لێ زڕانوە قەی ناکەم مەگەر ئەوە ڕێز لێ لێمەیە ئەنجا زۆر دڵخۆشم بەوەی کە چانسیەوە بوو من پێکەمیش بەخێر بوو نانی بەیانیشمان ئەیوام کاکە من لە هەورامان وێ نامەوە هەنجوین و هەتا بێسەران پەیامی خۆیگەر کاکە فەرەم من تۆ بچین کولێری گەرم بێنین فەرموو بابڕ ئێمە چی فەرموو کاک بەسەر ویستمەوە بڵێم لەمە حەجەروا بوو سەرکۆنێ قسەکان تەواو بکەم من هەرەوە مەرەوەڵا ویستم باسیەوە بکەم کە ڕاستیەکەی چانسیەوەم هەبوو کە بەرنامەیەک لە بۆ نایڵی قسەکانم کەم کاکە ئێدە باشە دەی دەستی خۆش بێ لە ساڵی 2020 ها نەرە بە قورئان چانسیەوە بوو کە بەرنامەیەک با قورئان وازی لێ بێن قەینە باسی نانی بەیانیکە نانی بەیانی خواردۆیانە نانە من چیتۆوەکەم ئەم شارە نابێ بخۆم داخەکەم بەس شیرەمەنیەکانت ئۆکرانیە بەخوا جا فەقیر وەسوەسەیە کە نەڵە کیتۆکە ناتوانێ بیخوا ئەمڕۆ لە لادێکەی کورسات بەرنامەتان پێشکەشین دەنگی ئاژەڵ دێ باڵندەکان لەم لاوە ئێمە بۆنی ئەو نانە گەرمەش ئەەکەین بەڕاستی بۆنی خۆش بینەرانمان ناخۆش شەڵا ئێوەش لە ماڵەوە هێشتا ئەگەر نان و باڵێن سەرکۆ هەر بەردەوامی هەیەەوە تۆکە بۆ ئەی بەدەستەکەیت قەینا دێوە باشە نانی بەیانی کەمتان فریا کەوتون هاوڕێیان ئێوە فریا کەوتن بیخۆن من نانی بەیانیم نەخواردووە کاک ئەحمەد کاک جەلیل فریاک نانی بەیانی کەوتن جافاچێکە دووبارەیەکەینەوە خۆشە خۆن خۆی ئەڵێ لە دەرەوە بنیام ئیشتیها و ئارەزوی بۆ خواردن نەکەوە لێرە دووبارەیەکەنەوە نەشی گیانتان بێ ئەی بێ کۆمان هاوڕێن بۆ هەر لە شوێن خۆتان ئەوە نایندا دێ فەرموون کاک فەرید فەرموون وەرناوڕێن ئێوە ژوەرن ئێستا سینی کەشمان بۆێنە فەرمو داینش گیان فەرموو جوان خان فەرموو پێشەوە ئەمە کولێرە گەرمە ها کاک جەلیل بێسەران تۆ دەرناتوانە وای کاک فەریدون بمەلاتەوە وەر لێرە ئەمە لەگەڵ جوانە بێکەوە کاک فەریدون من تۆ ئەیمان نییە سینیەکمان لە ئەوە خراپە جوان خاندانانی ئەمەیان زۆر خراپ بۆ چاوت لەسەر کاک بێسارانە ئەمڕۆ سەر جوان خان وەرە لای منەوە چۆ لای ئەوە ئێوە وەڵام منیش لە بینی بێسەران بارە جێ خۆمەکەم تامەکەشی بەڕاستە وەڵام من
نابێ نانی بەیانی خۆی تو چای گەرمی لەگەڵانە بە ئەی دەستەکانە خۆ دیارە بەڕاستی کاک ئەحمەد وتنانم خواردبوو بەڵام ئەما بێت دووبارەکرێتەوە ژەوەکەشی زۆر خۆشە دەستەکانە خۆش جوانخان چای لانی ئەمە دەستم بۆ نەبردو تۆ چاکەی من خۆتە چا ناخۆی دەستەکانە خۆشڵات سفرۆخوانی هەموو لایەت بەبەرەکەت و بەخۆشی نانەکەیان بخۆن بێگومە جا پێم وابێت پێیوەند سەرکۆ هەر خەمی قەلەکەی نیوەڕۆی بوو قەلت خوارد دوێنە شەو ناوەڵا نیوەڕۆی خۆی خواردووە وابوو باڵێ نایناوە کافردن توا بۆ سیرمەکە کاک ساران چوری بوو چی چوری بۆ خوای وڵات چایەکی ترم بەرێ زۆر خۆشخۆرە کافردون چاسی چاکەی منێ چاکەی منێ مامور بەڕێزت جێتنا ئەو بۆ دانانیشن دەست و چاو ناخورێت خوا کافردون سێریەمان مەکە ڕابەڵمەوە بنووسێ کاک جۆلی نانێکی چۆنە بەرەوە ئەوانەی پشتی کامێرا کە ژەوەکەی چۆنە بەرەوە هەرمە بە پاروێکیان بگرن بەسوانێ ماڵەوە بێ ئێوە ناخۆش ئێمەش تاقیکەینەوە یاخوا عافێتان بێ بەڵام من لێرۆ حەزەکەم زۆر سپاسی تەواوی هاوکارانمان بکەین لە پشت کامێرەوە هەمویان هاوکاری زۆر ئازیزن هەمویان مادووبوونی ئەوانە کە ئێمە توانین ئەم پرۆگرامە جوانانە پێشکەشی ئەوەی ئازیز و خۆشەویست بکەین و ئێمە هەر لەمڕۆ لە پرۆگرامەکەمانە دوو هاوکارمان بانگەکەین بەڵام جارێ ناویان نابین کە هەم چەند ساڵێکی زۆرە لە دەستگای میدیایی کورسات خزمەتەکەن بۆ جێ دەستیان دیارە و کاری جوانیان هەیە و کە لە پرۆگرامە تایبەتەکەی ئەم شەویشەوە پێشتریش کەوتمان هاوڕێیانی بەرنامەیەکی زۆر تایبەتیان کردووە جا ئەم دوو هاوڕێمان زۆر ماندوو بوون لەگەڵ ئەو بەرنامەیە دوایی خۆشیانێن لەگەڵمانە ئیتر ئەگەر ئێمە تەواو بووی لە نانەکەمان ئێمەش کولەری گەرمیش بۆ ئێوایەنم هاوڕێ ناوەکەی کەشف کرد گیان کاک بێسە چیە بێسەرە کاک بێسارانگیان باسی بەرنامەکەت بکە بێساران مەزان بۆ درەنگاتی بێسەران کاوخانە هەمڕۆ ئەزێت کێشی لە هەمومان گورج و گۆڵتری سەرگیان کاوخانە هێمڕۆ ئەڵێم هەیەیانیش ناکات کاک بێساران بۆمان باسی پرۆژەکانە باسی بەرنامە نوێیەکە و زۆر جوان دانیشتووە کولێرەتان بۆ بێنم وەڵای من ئەوە ویستم لێ باسیکەم بەڵام سەرکۆنی هێشت باسیەکەی ئەوە هەبوو کە لەم شاشە ڕەنگینە بەرنامەیەک وەرگرم بۆ 2 وەرز کە لە 50 بۆ 55 بەرنامەمان پێشکەش کرد لەگەڵ هاوڕێکانمە من هەموو جار وتومە کە چۆن دەرەکەوی تو کەی ڕاستی من چانسی تر هەبوو تیڤی تر هەبوو پێیان وتم بەڵام کە کورسات پێیان وتم زۆر قورس بوو بەلام وەڕەتی کەمەوە بەڕاستی لەبەرەوە زۆر سپاسی هەمویانەکەم خۆ تازە مایکەکە بەدەستەوەیە سەیری سەرکۆمەکە کاک بێسەران ناخە دڵم لایەتی وانەیە کافەریدون و ئەمەوە بەرادانش میوان نانی بەیانیە خۆم ئەنجا ئێمە فیلمی ئالوودەژێ ئێستا هەر لە نمایشایە لە سینەماوان نزیکەی 2 مانگ و شتێکە لە نمایشی خۆیەتی و داوا لەو بینەرات دەبێ ئازانە یەکەم کە بینەری کارەکەمان نەبوون بچنە سینەما و سێری و فیلمە بکەن مامێکی کورتی جوان دەستان خۆش بە هەمیشە سەرکەوتوو بن بێسەرانجان کارێکی زۆر نایابە کارێکی زۆر جوانە بەزێن پیاتایە تۆزانی بۆ کاک فەرید بە زەوق ژەلوولەی لێت من هەر پیاسە ئیسپانی پیاڵم خۆت لەگەڵی مرتاح بووی ئەرەوەڵا زۆر گۆڕابوویتەوەی من ئەوام ناناسیێمەوە تر بە کاکسیروان وتم تۆزێ قژل و لوشتەمە بنم یاخوا عافێت دەبێت هاوڕێیانێمەش باسین بێسەرام بچینەوە شوێنی خۆمان میوانەکان ماچوونەوە بە ئەمە بچینە لەگەڵ لەگە خۆتا خۆت قسەی پێ دەستی هاوکارانمان خۆش بێ سپاس بۆ ئەو دوو خاتونە جوانش کە ئەو کولێرە گەرمیان بۆ ئەمڕۆ ئامادە کردین هاوکاری خۆمانە باڵێ بێگومان کاک بێساران ئەمڕۆ قسمەت نابێ قسەکانە تاواکەزان جەلیل فەرمون وەرنەوەدان دڵم گەورێ ئەی ناکەم ئەیانەوێ حەقی درەنکەوتنەکەی لێ بکەنەوە وەڵی بڵێم چی درەنکەوتنەکە نازان بۆ ئاوا بوو تۆزە بەیانیان مشکیلم نەبیر خۆتی بەرەوە شبابزانن نەبوو جاوە لەسەرەوە درامایەکمان کرد ئینشاڵڵا 1 2 مانگی داهاتوودا بەزێ یەکێکە لە پرۆژە نوێیەکان لە 2024 هەر لەگەڵ دەستپێکی ئەم ساڵی شادوایی
5 ساڵ دابران لە شانۆ من لە 2010 کۆتا ئیشم کرد بلوانکەی پچڕاو بەڵام دوای ئەوەی تر 5 کورتە فیلم و 2 فیلمی درێژ و درامایەکم کرد هەرفریاوە ناکەوی لەم زۆر سپاس هەمیشە بۆی شتێ بەدەستبێنێ بێ شتێکیش لە دەست بێ ئیشەڵا من لە دەستمان نایەوە فەرموو کاکە لە چەند ڕۆژی داهاتووە ئەچینە پرۆڤەی شانۆیەکەوە باشە لە 2 مانگی داهاتووە ئەو کارشمانە بێت دەستان خۆش 2023 بە بەرەکەت بوو ئینشەڵا 2000 کەواتە درامایەک و شانۆگەریەک جای لە جێبایە و ئالوودەژە لە پەخشایە دەی دەستان خۆش بێت چیتە لای مایکەکە بێتە ڕووبارخان باسی فیلمی شینمان بۆ بکەیت چۆن باستان بۆ بکەم چۆن باسمانەکەی چۆن بۆمان باس ناکەی خۆشبەختانە ئەم ساڵی کە ڕۆیشت ساڵی ڕابردوو من لە 2 بەرهەمی زۆر باشە بەشداریم کردی یەکێک لەو بەرهەمانە فیلمی شین یەکێکی تر درامایەکە لە ڕەمەزانی داهاتووە نمایشەکرێ فیلمی شین فیلمێکە لە چەشنی درامیە هەڵقوڵاوی کێشە و گیر و گرفتەکانی کۆمەڵگای ئێستای کوردیە هیوادارم هەموو کوردێک هەر کەسێک حەزی بۆ سینەما هەیە ئەوەشی کە حەزی لێ نییە بێتە سینەما فیلمەکەمان ببینێ دڵنیان بە دڵتانە بێ و پەشیمان نابنەوە زۆر باشە دەستان خۆش بێت کاکفەریدون سەما بۆ برات بۆی بتوانین بە گۆرانی زیاتر سەرکۆجا من نازانم نەورۆزی 2021 بوو ئەمە دروستکرا ئەوە کاعوسمان وری باشترە زانێ کاتم ئەم چیمەنە نەبوو هەر تازە وشک بوو بۆ دیوارەکانی ئەم بڵین ئەم دێت جوانە ئێستا چیمەنەکە گەورە بۆ منیش هەر لێرەیان بەڕاستی ئیتر داوام کردبوو یەکێ لەمانم بنێ ئیتر بەکرێ بێ بە هیمەت بێ بە قیمەت بێ وتیان بۆچی تر تۆ کاکە وتم دامە لێرە کەوتم هەر بنە لێوە لە دەرگابم بڵێ وەرە بەر کامێرەکە قسەیەکمان بۆ بکەوتەوە چاوتان ماجەکەم هەمیشە کورسات شتی جوان ئاوا ئێنێتە بەرهەم ئومێدەوارم شاشە جوانەکەی کورسات هەمیشە تەمەند درێژ و ڕەنگین بێ سپاس خۆشەویستیم بۆ برادرانەی میوزیک و کاک جەلال و کاک ئەحمە تەبەن ئەگەر دیقەت بن کەناڵەکانی خۆمان هەر لە ئەوەڵەوە ینی کورساتیش با بڵین با بزانام لای خۆشتان وە یعنی زوربەی بەرنامەکان بە هونەرمەند دەکرێ کەسێکی ئاسایی بێنی ناکرێ وایە نا لەبەرەوە ینی زوربەی کات ئێمە خۆمان هەرچەنە لە کورسات بەشدارە بین لە بەرنامەکان ینی زوربەی کات هونەرمەند لە بەرنامەکان ئامادا بێ ئەوەش ناسینێکی گەورەیە بۆ هەموو دەستگایەکی ئاوا میدیایی کاک ئەحمەد ئەگەر بەرهەمی کەمان پێشکەشکە فەرموو چاوانت خۆش جارێکتر سڵاوتان لێبێ ئازیز خۆشەویستان بینەران و بیسەران ئەمەوێ پێش ئەوەی داخلی گۆرانی و مەقامەکە بم ئەماژە بە هەردوو هۆنراوەکە بم کە هی هونەرمەندانی لاو و خۆشەویستان و شاعیرنووسان و شاعیرانی خۆشەویست کە هۆنراوەی مەقامەکە هی کاک ئاکۆی کانەبیە
هەروەها بەستەکەی هی کەکەدا نازی عەبدوڕەحمانە و ئاوازەکەیشی هی خۆمە و پێشکەشە بە کەناڵە جوانەکەی کورتات و هەموو بینەر و بیسەرانی خۆشەویست. دەستەمۆ ناو بێ ئەم شارە دەستەمۆ ناو بێ ئەم شارە لەگەڵ ستەماڕانایە دەستەمۆ ناو بێ ئەم شارە لەگەڵ ستەماڕانایە شاری هەڵمەت و قوربانی شاری بەفر و ڕەشەبایە گەنە لەوەتەی هەیە بێدارە لەوەتەی هەیە بێدارە خەمی چوار پارچەی لە کۆڵە شاری بەرخانە قاو سەیوان ناسراوە بە شاری تۆڵە گەنە مێژووی وەکو ئاوی ساردی کانێسکان پاک و ڕوونە ڕۆڵەکانی سەریان بەرزە و ڕۆڵەکانی سەریان بەرزە بە مەردینی لە دایک بوونە بێکاتۆ غەریبوونەمۆ ئەگەڕێمەوە بۆ شارەکەی خۆ بەوێ بێکاتۆ غەریبوونەمۆ ئەگەڕێمەوە بۆ کوردستانە ئەگەڕێمەوە بۆ کوردستانە کاسەی دیدەنیە بەفریزستان
دەنگەندەر سێ و دەستیەوەش خۆش بێت هاوڕێیان دەستان خۆش بێ جاما درێژە بە پرۆگرامەکەمانەین و کۆمەڵی گفتوگوی کەشمان هەیە بەڵام خۆشەویستان لەگەڵمانە بمێنەوە پشوویەکی کورد وەرەگرین و دواتر درێژە بەم پرۆگرامە تایبەتین فەرمە سلااوێکی دووبارە لەوەی ئازیز و خۆشەویست لە بەرنمێکی تایبەت بە بۆنەی سەرلی تازەی زینی و هەروەها ساڵیادی دامەزراندنی کورساتی ئازیزەوە لەگەڵتانین کۆمەڵێک میوانی ئازیزمان لەگەڵدایە جا لەم بەشەیە هەمان شێوەکە لە بەشی سەرەتای بەڕامەکەمان باسمان کرد کۆمەڵێک باڵێن میوان لە لامانە هەر یەکە و خۆی باسی خۆی بۆ کردوون بەڵام ئێستا خاتوژوان با بڵێن باسی چالاکی زیاتری خۆیمان بۆ کات خۆی ڕۆڵەی پێنجوێنە بەڵام لە سلێمانیەژی بەڵام خزمەتی زۆری کردووە بە پێنجوێن دانەیە زۆر جارش ئەمە لەبەر ئەو خوێنەیە کە ئەڵێ لە دەمارەکان مایە ئەم خاتونە ئازیزەنەوەی سەیعەلیەسقەری کوردستانیە هەر بۆی خۆشی بە بەرپرسیارە زانە بۆی کە خزمەتی هۆنەری کوردستان کا خەت و ژوان پێمان بڵێ چیت کردەوە بۆ پێنجوێن سپاس بخوا ئەم ساڵ زۆرترین چالاکیەکانم لە شارۆچکەی پێنجوێن بووە خۆم چونکە لەوێ ژیاوە لەو کاتانەیە کە خۆم لەوێ کاری هوەریمە کرد بە زۆر ئاستانگاتەیە پەڕێم ئێستا هەست بە بەرپرسیارەتی ئەەکەم نامەوێت ئەو کەسانەی کە لەوێ دەست ئەەکەن بە بواری هوەری وێنە ناو مەدانی هوەریەوە بۆ ئەستانگانی مناتێ پەڕن بەڕاستی و بە تایبەت هوەری شێوەکاری کە خۆم لە هوەری شێوەکاریە کارەکەم ئەم ساڵ چالاکی بڵێن لە ساڵ 2023 چالاکی زۆر باشمان کرد یەکێک لەوانە لە فیستیڤاڵ یادی پێنجوێنیەکان پێشانگاکی هاوبەش بوو بۆ گەنجانی ژاری پێنجوێن و دواتر سمپۆزۆمێکی هوەری بوو لە قەزای پێنجوێن بۆ هوەرمەندانی بە ئەزمموی سلەیمانی لەگەڵ گەنجانی پێنجوێن کە تازەیە یەنە ناو بوارەکەوە بۆ ئەوەی ئاڵ و گۆڕێکی هوەری لە نێوانیان دروست ببێت گەنجانی ئەوێ سوود لە هوەرمەندانی بە ئەزممون ببێنن سپاس بۆخوا دەنگدانەوەکی زۆر باشیە بوو و هەسەرجەمی ئەو تابلوانش کە لەو سمپۆزۆمە کێشامان هەموویمان پێشکەشی فەرمانگە حکومیەکانی پێنجوێن کرد بە مەبەستیەوەی کە هوەری شێوەکاری تابلۆی هوەرمەندان ببێتە کللتورێک لە فەرمانگە حکومیەکانیش دەستان خۆش بێت بێکمانە مەلەکاری شێوەکاریەوە ئەتوانی بڵێ تۆ بەرهەمەکان بە شێوازێکی باش هەم بۆ ناوچەکەی خۆت و هەم بۆ
هونەرمەندام و هەم بۆ بینەرانیش پێشکەش هەمیشە شوێندەستی دیارە خاتووە دەستە خۆش بێت من حەزەکەم بێسەران ئاماژە بۆ بین ئەم ساڵ کە 2023مان بەجێ هێشت بەڵام ساڵێک بوو ئەتوانین بڵین بۆ فیلمسازان بۆ ئەکتەران بۆ دەرێنان ساڵێکی باش بوو ینی لەم ساڵە سێ فیلمی زۆر باشی بەناو بانک کە نمایش کران ئەوانشی کە کۆمەڵی فیلمی کەش لە دەرەوەی هەرێمی کوردستان نمایش کراون سەرکەوتنیان بەدەستێنەوە ئەم هەنگاوەگەر بۆ ئەم ساڵ بەردەوام بێت و کاری باشتر بکرێت وەکو خۆت وەکو ئەکتەر وەکو هونەرمەندێک هەوڵ ناین کە ئەم شارە جوانتر لە ڕووی هونەریە و لە ڕووی ئەوەی کە ئەو کەیسانەی هەمانە بە سینەما بیناسێنی بەجیهان زانینی کاک سەرکۆخۆی جاران 10 ساڵ جارێک فیلمێک دروستەکە کە فیلمەکە دروستەکرا باکستەی چەموویان لە وڵاتانی دراوسێەوە ئاهاتن ینی بەڕێی من کردنەوەی ئەو کۆمپانیانە کە کاری سپۆت و ڕکلامیانە کرد هەروەها کردنەوەی بەشی سینەما و فیلمسازی لە کۆلێجی زانکۆی سلێمانی زۆر کاریگەری هەبوو کادر و خەڵکی زۆر باشی پێگەیاندووە یعنی ئێستا خۆشبەختانە ئێمە سفەرنۆمان کرد لەوە لە ناو کرووەکەیە هەموو ستافەکە خەڵکی خۆمانە بووە کەسی دەرەوەیتیان نەبووە ئەمە زۆر کاریگەری هەیە بۆ دروستکردنی پیشەسازی فیلم و سینەمای کوردی بەڕاستی لەم ساڵانەی ئەخیرە کە ئەبین بەتایبەت لەم 2023 کە ڕۆی سێدانە فیلمی زۆر باش ئینتاژ کراوە کە 2 فیلمیان بە تەواوەتی کرو کاستەکەی هەر هەمووی کورد بووە و هەمووی ئەم خەڵکە تازە پێگەیشتووە ئەستافی کوردی بووە بەتایبەتتر وەکو بینە لە ناو سلێمانیە یعنی ئەمە نەبێتە چوارچێوەی کە شارچێتی بێخواانە خواسە یا شتێک بێت ئێمە ئیشمان بردووە بۆ هەموو قەزا و ناحیەکان و گەرمیان و پێشوازێکی ئەجگار زۆر هەیە کەرکووکی خۆشەویست هەولێر دۆ بەڵام سلێمانی تایبەتمەندێکی زۆر سەیریتیایە کاک سەرکۆ باوەڕکە یعنی لەم بێوەزعەیە کە 3 مانگ مەعاش نادرێت کە ئەم حاڵەتی دەرونی و سیاسی و ئابووری کاریگەری هەیە بڕۆ ئێسش لە سینەماکانە کاکفەری دونجمەیەت خەڵک بەڕاستی شاری ڕۆشنبیری بەدڵنیاییەوە بەڵام لایەنی کەرتی تایبەت و خۆبەخشی زۆر هاتۆتە پێشەوە بەڕاستی ئەبێت ئاوڕی جدیدیتر و باشتر لەم شارە دەستی خۆش بێت لەوەی کە ئەبینین ئێمە ببوورە ڕۆن مای خۆشحاڵێک کە بینین شاشەی سینەماکانی هەرێمی کوردستان لەسەر بە فیلمە خۆماڵیەکان و هەروە کەسانی خۆشمە هاوڵاتیانی خۆمان ئەتوان بچن بینێری بن من ئەمەوێ هەمان پرسیار لە خات و ڕووباریش بکەم لە ئێستاداکە وەکو ئاماژەمان پێکرد کە 3 فیلمی سینەمایی لە ساڵی 2023دا لە سینەماکاندا نمایش کراوە تا چۆن ئەمە گرنگە و هاندانێکشە بۆ سینەماکاران و لەوەی کە لەم کارە بەردەوام بن خۆشببختانە ئەم ساڵ وەکو باس کرا پێشتریش 3 فیلمی درێژ بەرهەم هاتووە جگە لەو چالاکی هونەریانەی ترکە شانۆمان هەبووە کۆنسرتمان هەبووە شۆرت فیلممان هەبووە ینی شاری سلێمانی دەردی بێساران وتی نەبێ بە شارچێتی هەمیشە لە قەیرانەکانیشە شاری ڕۆشنبیری بووە شارێک بووە کە هەمیشە چالاکی هونەری تیا بۆ جوڵەی تیا بووە شارێکی زیندووە زۆر جێگەی خۆشحاڵیە بۆ ئێمە کە بەڕاستی ئێمە ڕۆژانە لە سینەما ئەبینین خەڵک پێشوازیەکی زۆر گەرم لە هەر 3 فیلمەکەکە بینەرێکی زۆر باش هەیە سینەماکان گەرم و گوڕی پێوە دیارە بەڵێ سینەماکان خۆشبەختانە گەرم دیارە بۆ تەواوی فیلمەکان وایە بۆیە بەڕێی من ڕێزگرتن لە هونەر و هونەرمەندان سیرکردنی کارە هونەریەکانیانە کە تۆ چووی سێری کارێکی هونەریت کرد بلیتێک کە بڕی بۆ مەسرحێک بلیتی بڕی بۆ کۆنسرتێک بلیتە بڕی بۆ شانۆیەک کەواتە تۆ پاڵپشتی ئەو کارە هونەریاکەی گرنگی بۆ کارە هونەریە کەواتە ژیان هەیە لەو شوێنە طبعاً هانی هونەرمەندانەی کە بەردەوام بن لە کارەکان بەڵێ دەستی خۆش بێت کاتوڕوا کاکفەریدون بە هەمان شووە هەمان پرسیار ئاڕاستی بەرز دەکەین ساڵی 2023 بەگشتی بۆ هونەرمەندان چۆن بووە بەگشتی بۆ شانۆکاران بۆ فیلم بۆ دراما بەڵێ خۆی مادام بەرنامەکە تایبەتە بە ساڵیاتی دامەزرانی کورسان من حەز دەکەم شتێکەوە بخەمەوە بیری خۆمان و بینەر و بە تایبەتی هونەرمەندان کە کورسات شاشەیەکی پڕ لە بەرهەمی دراما و کاری هونەری بووە من بۆ خۆم لەم 1-2 ساڵەیە کە بڵێن کاری درامامان کردو لە شاشە جوانەکەی کورساتەوە پەخشکرا و بینەرێکی زۆر بینێتی یەکێ لەوانە درامای سەمەرە بوو بە خۆشحاڵیەوە لەگەڵ ناوەندی بەرەمێنانی زەنێ باوکاری دەستگای میدیای کورسات ئەوەمان بەرەمێنا یەکێکە لە کارە جوانەکانی کورسات بۆیە
من یەکشتی کەش بۆ ئیزافی ئەم دوو بەڕێزە کاک بێساران ڕووبارخان ئەو مۆزوعی بلیت بڕین و ئەو باخانە لە شوێ ناکاک فەریدون خاچ ڕووبار ڕووبارخان وتە باخان خۆی لە بەنامەیە باش وتم چی باخان هاتە لای ئێمە ڕاستەکە ئەو تەقەمەندیە بەگوێ کەوتووە یعنی ئەوەی کە هونەرمەندە یان مەسەلەن بۆ نمونە میوزیسیانەکان لە لایڤ موزیکێکە یان لە هونەرمەندانی شانۆکار یان سینەماکار ئەو هاوکاری کە تەنها پاڵپشتیانەکە کڕنی بلیتێکە ئەمە هاوکاریە بۆ بەردەوامبوون بۆ کارەکانی هەموو بوارەکانی هونەر بەڕاستی هەروەکو ئەمانیش وتیان یعنی ئەو پێشکەوتن و ئەو کارە هونەریانی کە ئەکرێ زیاتر لە سلێمانیەوە پەرەستنێ بۆ شارەکانی کە لەبەروی لەخوا بەزیابێ وەکو کاکە بێسەران وتی کارمەند و کۆمەڵێ کەسی پسپۆڕ و شارەزا دروست بووە کە پێویستمان بە کەسانی دەروی کوردستان نابێ و سپاس بێش ئەوە جێگەی دەستخۆش بێت کاکگە گرنگە ئاماژەی پێبین ئەوەیە کە ئەو فیلمانی کە بەرەمات وەکو هەموو ئەو ئەکتەرە بە ڕێزانش ئاماژیان پێیا ستافەکەی پشکامێرەش ستافی خۆمان بۆ ینی ئەمەش بۆ خۆی لە خۆیان ئەوە دووپاتەکاتەوە بە تایبەتی فیلمی ئالوودا فیلمی شین کە ئێستا هەم دووشان لە سینەماکانە نمایش ئەکرێن و بینەرێکی باشی هەیەوە حەزم کرد لێرەش و ئاماژە بۆ بین هاوڕێیان کە دەستگای میدیایی کورسات بیرمان نەچێت بەشی دۆبلاشمان هەیە کە ئەو دراما بیانیانە ئەو درامانە بە چەند فلتەرێکا تێپەڕ ئەبێت کە لە ڕووی خێزانەوە لە ڕووی کەلتورەوە لە ڕووی دابوونەریتەوە تا چەند لەگەڵ ئێمە ئەگون بێترزتوانێت سێریکی هەموو خێزانێک ئەتوانێت سێریکا بەبێ ئەوەی هیچ کێشەیەکی هەبێت بۆیە ئەمەش بینەرەکانمان شاد حاڵیەوەین کە ئەم دوو ڕۆژەش بیریمان لە پێیجی کورسات ئەو کۆمنتانەی کە بۆمانێت ئێمە تەواو سپاسی هەمووتانەکەین ئەوە جوانی ئێوەیە کە ماتوانین بەردەوام بین و هەر بەردەوامی شەبین و کاری باشتری شەکەین چینە لای بەرهەمێکی دیکەمان. دەکێشم خیابان هەلێرە تاکو بۆ کارڕای دەکێشم خیابان یان بە ماشێن دەیێنم یان بە فڕۆکەی ئاسمان یان بە ماشێنی گاردەیان بە تەیارەی ئاسمان ئەرێ وەی 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 ناز کۆڵە چاو جوانۆکەی وەرە تاوە لامدانی شاوەی بە کوێری چاوی کابرەی دەوەرە بم دەریە ماچێ نۆژ بێ با ببێ بەدەی هەستە بم دەیە و ماچێ نۆژ بێ با ببێ بەدەی برادرین و ڕێواری چەندم گازکردی لە برەی بەندنێو گردنت گەلێ زەردا سەرێ خۆدەرە نەبار ڕێزەی خارانت بێنە دەرێو دەوەرە تۆ بە یەکن لە سەدەسێ بکەم و گواسۆتی سەر بە پەڕەم تا ڕۆژی من ناکەمەوە نەزەرێ Cow
بم دەریە ماچە نۆژ بێ با ببێ بەدەی هەستە بم دەیە و ماچە نۆژ بێ با ببێ شاملة ويران في ظلين والكابة هو مشيت وشيدايت ومبسل فيه واصحابه هو مشيت وشيدايت ومبسل فيه واصحابه انا وي 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 ناس كولا شاوجوان وخي ولا تاول داني شاوي بشري شابي كامري دور بمدري ما تنوش بباب بدي هست بمدي وما تنوش بباب بدي
دەستان خۆش بێ دەستان خۆش بێ دەنگت نەرزێ دەنگدان نەرزێ خۆش بێ سپاس بۆیەوە ڕەوان تۆ ئەو تەزبێحە بەدەستەوەی بەخوا دیارە تەزبێح بەدەستەوە ناگری من لە کاتی گۆرانیەکە تەنیا بەدەستەوەی لە دوای واکەوتەوە گرفانە غەڵەت ئەکووە هەموو ڕۆژە بەدەستمەوە نایبینی دایمە خەریکم یاخوا لەشتا ساغ بێ دەستان خۆش بێ ئەم گۆرانیانش بۆ خۆی بەشێکن لە یادگاری بۆم شارەیانی کاکە فەریدۆن یانی زۆر جار لە بۆنە تایبەتەکانە ئەوەی کە گرنگە هەمیشە گرنگی بین بەو بەشە کەلەپورەی کە هەشمانە لە جلی کوردیە لەو گۆرانی ڕەسانانەیە کە بە شێوازێکی باش پارێزگاری لێ بکەین و من حەزەکەم کاک فەریدۆن ئەگەر بەڕێزت کورسات لەو چەند ساڵەی ڕابردوو کە خۆت وەکو ئەکتەر کارت یا کردووە تا چەند توانیوێتی پارێزگاری لە بابەتی نەریت و بابەتی ئەو کەلەپورە جوانەی کە هەمانە هەیە بەڵێ هەر کورسات خۆی جگەل لەو مۆزوی کەلەپور و شتشکە تا ئێستا پاراستوێتی و هەر بۆ خۆی ئەم دیکۆری پشتمانە و ئەم بەرنامە تایبەت و بەم جلانەشەوە ئەوە سلمێنێکەوە ئێمە کورسات هەمیشە بڵێن پەرەیەوە بە بابەتی کولتوریوانە بەڵام ئەگەر دیقەت بێ کورسات لە سەرەتاوە تاکوی ئێستا نەک بە مۆزوعی کولتوریەوە پابند بووە و لەو ڕێچکەیە لای بگرێت لە بەرنامەی مناڵانیشەوە هەتا بەرنمەکانیان پەروەردەیی بووە هەموو بەرنامە تەندروستیەکان زانستیەکان یعنی پڕ بە پێستی خۆی ئەوەی بەخشیوە بە بینێرکەوە بتوانین جاری کە سەیری کورسات کەینەوە بەڕاستی بۆیە کورسات تا ئێستا ینی تۆ کە کۆنتترۆلەکەگری بەدەستەوە لەسەر کورسات حەز ناکەی لا بێچکە هەمیشە بابەتی هەمە جۆر و جوانتر و نوێتری هەیە من بۆ خۆم ینی یەکەمین کەناڵمە تەلەڤیزیۆنەکە کورساتە بەڕاستی دووەمیش وەکو قەزەی خۆمان وەکو هونەر و هونەرمەندان هەموو بوارەکان هەموو جارێ ماڵێمەوە بەڕاستی یعنی کە باز لە کولتور و ئەو بابەتانە کرێ یەکسەر خەڵک کورساتیەتەوە بیر کە هەموو بۆنەکان ئاوا بە بەرنامەی تایبەت و کولتوری دەست پێەکەین دووەمیش لە زۆربەی دراماکانە یعنی ئەو بابەتەمان بڵین پەک نەخستووەکەوە بەشێک لەوەی تیاابێ هەر بۆ نمونە لە درامای سەمەرە ئەگەر دیقەت بن
هەڵپەرکیەکی تیا بوو ژن و ژنخوازێکەوەی کاک مستەفا کە ژنیان بۆیەنە بەڕاستی گەورەترین هەڵپەرکیەمان بۆ کرد لەو گەڕەکە ینی کۆمەڵێ خەڵکی لێ بوون دراوسی عەرب ئەمان نەشان زانی تەسویرە و بۆ درامایە بەجددی ینی هەمویان هاتوونە بەردەرگا زۆریان پێجوان بوو بۆیە ئەبەی کە تۆ وتی تا ئێستا لەخوا بەزابێەوە کورسادە و ڕێچکەیە ناشکێنێ دەستە خۆش بێت ماڵی هەمووانە دەرگای کراوەیە بۆ هەموو هونەرمەندان سپاس بۆ تۆ بەڵێ پەیوەند بچینە لای وشانێک ببوورە قسەکەشم پێ بڕیت ئازیزان لەگەڵتان بەردەوامە بین وچانێکی کورد وەرەگرین و ئەگەڕین وڵات.
ليلستانية أترسم مرية بس ليلستانية كفنا كم ترنية دبر بارانية خلود المخوايا كسبي مزانية سوي ببالا باير كيدي للريواية سوي ببالا باير كيدي للريواية وقف في كزايا زردي خورتي وايا بمدري ماشية لو دمولي دەستان خۆش بێت دەستان خۆش بێ ماندوو نەبن دەستان خۆش بێ ڕاستی زۆر بەچێش بوو ئەمڕۆ ترسانی لەوەی ها سەحرەمانوت لەوانەیە میوانەکانیشمان سەرمایان بێ بەس بەڕاستی خۆرێکی خۆشیە شەو سەرماتام دەستخۆشیتان لێکەین بە تایبەت و گۆرانی کە بۆ یادی دامەزرانی دەستگای میدیای کورسات بۆ یادی 4 ساڵەی دامەزرانی دەستگای میدیای کورسات گۆرانێکتان پێشکەش کردین زۆر تایبەت بوو دەستان خۆش بێت سەرکەوتوو بێت دەستی ئەوش خۆش بێت کاتێکە ئەمان گەرمیان کردبوو دەنگیان نەڕزەیە خوا دقەتی کاک بێساران مەدا هەر سەیری ڕەوەندیە کە ڕەوەندیش هە بە چاوی شارەتێکرێ و هەستە هەڵپەڕە ئیتر تۆ بۆ خۆت هەڵنا ئاسایی چاکەی مابوو بۆی هەڵنا ئاساگینا زۆری حەز لێ تۆ خەمی بە چاکەی هەموو ئەم شەو هەڵپەڕیوە هەر لە هەڵپەڕیم بێ جا دوای کاک بێساران و ڕەوەند هەستان اینجا کاک فەریدون ئیشارەتی بۆ سەرکۆ کرد
باش بوو ئیشارەتەکان ئیشی خۆیان کرد ڕێک ئەها لە میوانی هەیە هەنێک جار لە ڕۆژنایە هەڵپەڕی هەر ئیشارەتەکیان ڕەخواتەوەمان نەڵێ بەشکم دانێ بێ دەست ئیشارەتەکەی من و تۆش ئیشی کردو ئەگەر وابێت ئێمە ژوادی هەموو ئیشەی ئەم هەڵپەڕی نابڕۆ هەر بە ئیشارەت بووە یەخوای ئیشەڵڵا هەمووان دڵیان خۆش بێت دایم زۆر زۆر يعني خەوبەری نەداوە سەرکۆ ئەوە وەڵی نا وەکو بەزیتر هەر حەزم کرد باری باشێکی لێ بکارێ هەر باوە دەستان خۆش بێت پێکمان ئەم بەرهەمە جوانانەی ئێوە زیاتر بەرنامەکەی بۆ جوانترکوین دەستی هاوڕێیانش خۆش بێ کۆمیوتی زیان بەرهەمی کەشمانە بێت کە دوای هەر بەردەوام بی لە هەڵپەرچێت دەستان خۆش بێت سپاسی و میوانە ئازانەژەکەین کاک بەسەران ڕووبارخان کاک فەریدون بەرنامەکەیان جوانتر و ڕازاوەتر کردووە تایبەتتر کردبوو خۆیانە جا هەمی خزمەتەکانیەوە سەرکۆ مایکەکە هەرچەند بەدەست ڕووبارخانە وەڵام بەرەو ئەم نامەیە بەرەو لای چەپیە بە کاک بێسارە لەو کاسەوە قساتن لەسەر ئەم زمانەی کە لە فیلمی ئالوودەیە دوو لە گیانی کوشتیان یا ڕەبی تەمەند درێژ بێ باسی ئەو لەختەمە بۆ بکە وەڵایەوە لە پرۆڤە یعنی لەگەڵ کاک سیروانە زۆر لەسەر ئەوە بین کە ئەو قەیناکە بێ دوو مانگ و شتێک نمایشەکە نابێتە سپێڵ بەوام وا بڕیار بوو کە کارکتەرەکەی من بە قاچە هەڵواسرێت یعنی لەوەش خراپتر بەکارەبە بەڵێ هەرەوەڵا خوانەکە بوو ئاکشنترە بوو جوانترە بوو ینی بۆ تەسویرۆ لە کاتی پرۆڤەیەکە ئێمە پرۆڤەمانەکە لەگەڵ کاکشوان و کاکسیروان و ئەوانە من کورسیەکە بۆ خۆم ئامادە کردبوو بە پێچەوانەوە دانیشتم و لە جیم و ئەوانە بڵێن بەعکسەوە خۆم هەڵەواسی و ئەوە بەڵێ بەس دوایی ترکە پرسیاریان کرد من زۆر بۆ مرتاحتر ئەبووم یعنی زۆر جوانتر ترتر ئەبوو تۆڵەکە لەوانێ ئەوە زیاتر بەڵێ و لە ڕووی تەکنیکی کامێرە و کۆمەڵە ئیشکردنی تریشە وەکو ئیشکردن زۆر جوانتر ئەبوو ئەوە بەڵام ترەوە پرسیاری دکتۆر و ئەومان کرد هەر هەموو ئینسانێک تا دوو سێ دەقە ئەتوانێت سەرەوە خوار بە چونکە هەموو خوێنێتە سەرتەوە و ئیتر ئەبورێتەوە تۆ چەند مایتەوە وەڵایی لە کاتی تەسویرا خۆ دەزانی بۆ من ئەو سینە نزیگەی 5 دقەیەک بوو بەڵام تا 5 دقە دروستەکەی تۆ پێویستت بە نزیگەی 4 ساعت هاورکە 4 ساعت 4 ساعتی من بەڕاستی فیلمی ئالوودە یعنی لە نزیۆگۆ ئاگادار پێش ئەوی بچنە کاری وێنەگرتنەوە هەم کاکسیروان و دەرێنەر هەموو کوستافەکەش شوێنێکی خۆیانە بوو پرۆڤیان لێ ئەکرد یعنی پێشدوی تۆ بچیتە بەردەم کامێرە نەگێک ڕاستە خۆبچی نەزانی لەوێ چیەکی بەرەو حاڵەتانە بکەی کە لەوانێ بەرکەوتنەکەی لەوانێت تۆ دەزیانێ بەڵام ئەمان پرۆڤەیەکی باشیان کردبوو خۆیان ئامادە کردبوو دەستی هەمووتان خۆش بێ بەڕاستی مینیشمان لە فیلمەکە ینی زانیمان کام ئەم شتە ئامادەکاریکی زۆر باشی بۆ کراوە تێر و تەسەلە بۆ شێوازە کارتان بۆ کردو بە هیوای ئەوەی کە ئەمە بەردەوامی هەبێت کاکسەر کۆش بینە چێ لێرە زۆر زۆر سپاسی دەستگای میدیای کورسات کەم و سپۆنسەری میدیایی ئەو فیلمە بەدلەوە کە بەشێک بووە لە فیلمی ئەم دەستگایە هەمیشە دەرگای ئاوەڵا بووە یعنی بەرهەمی تر هەبووە شتی تر هەبووە هاتوین ئێمە لە شانۆیە لە فیلمە کە هاوکاری کردووە کە بۆن منعنی باسی ئەومان کرێمە فیلمی ئالوودە کە سپۆنسەری میدیایی کورساتە بەڵام ئەم هاوڕێ ئازیزانەمان کە فیلمی شینیان کرد ڕاستەو خۆی ینی کورساتی ژەراتە پێشەوە و لە بەرنامەکانی خۆیان و مەگەزین و هوەری ئۆمانە تەختی و ئیشی زۆر زۆر باشی کرد ینی هیچ جیاکاریەک نییە لێرە بەڕاستی بۆ کورسات ئاوای کورسات نوێمانێ باورام کاتە ڕووبارخان تۆ باسێکی فیلمیشینمان بۆ کە ئەوە کاک بێساران وتی ئەو لەختەیە زۆر زۆر با بڵێن هەستیار بووە بۆی تۆ باسێکی شینمان بۆ بکە ئاشکرای مەکە سناریۆکەی بەڵام ناتوانم یەکێ لە دیمەنەکانی ئەگەر شتێکت بەسەر هاتبێتەوە چکە ئێستا لە نمایشە حەز ناکەم زۆر باسی کەم بەڵام سەرکۆ باسی کرد هەموو ئیشێک کە تۆ بتەوێ ئیشێکی جددی و جوان پێشکەشی بینەر بکەی دیار نەبێ کە تۆ نواندنەکەی بۆ خەڵک ئەکیت پێویستە بە پرۆڤەیەکی باش هەیە ئێمەش بە هەمان شێوە ماوەی سێ مانگێک تقریبەن پرۆڤەمان کردو بۆ ئیشە کۆمەڵێک دیمەنی زۆر حەساسی تایە فیلمەکەی ئێمە دیمەنی بە تایبەتی ئەو دیمەنانەی کە پێویستە بێتاقەت بی بگری بەڕاستی ڕۆژێک من و ئالا لە شەشی بەیانی هەتاکو یەکی نیوەڕۆ دوی نیوەڕۆ لە ژوورێکا بەتەنیا داشتی بەس گریاوین بەرامبەر یەکتری هیچ نە کەسمان بینیوە نەبەر ئەکتەری بەرامبەر کەوتوین نەبەر پشت کامێرە وەکو ڕاهێنان بوو ڕۆژی شوتین
بەڵام ئیتر بۆی ئەو ئەحساسە دروست بێ بتوانین نواندنێکی باش بکەین ینی ئەو دیمەنە قورسانەمان هەبوو بەڕاستی زۆر لە دیمەنێکی وابی پێم بەس ئەو کاریگەری کاتە سەر هەر خۆشت بارودۆخی دەروونلانەی ئەو فیلمەکە تا بەهشتا خۆتان لەو بارودۆخ ئێمانە بارودۆخە دەرنەچوو ئەو مایکەکە لەسەر ئزمتان هەر بەشێکم پێشکەشکاریە نەڵێ نۆڵاوە هەرچەند دووە بەرنامەش پێشکەش کرد لەم وەرزە بەڵێ دوو وەرزم پێشکەش کرد ئیشەڵا بە بەرنامەی تر و بە ئەو شتانە خۆ خواردەوە جارجار ئەو پیاوانە هاتن ماشەڵا چاکیانە خواردەوە ئەو چیتیا بوو بازێکیان دەمچیان بە تاواتی تێگەچوو وەڵڵا شتی خۆش بوو هەموو شتی تەندروست بوو بەهارات و من باپیرم هەندێتر بۆ من ئاسایی بوو وەڵای پرسیارەکەی من ئەوەیە لەسەر کاک فەریدون ئەگەر جوابمان باتەوە یاخوا تەمەنی هەر درێژ بێ بەڵام بە بەراورد جیل لە دوای جیل یەک لە هەر پیشەیە کابێت بە شێوەیەکی گشتی کۆمنتی چییە لەسەر جیلی ئێمە و ئەمسالە کارمانە ڕووبارەستەکەم قسەی تۆش بێت کاک فەریدون جوابمان باتەوە ینی چۆنە چییە بە خۆت نەزانی پیری کردی گۆچانم پێ نییە بێ سەرانکە وەرە بیا دوو گۆڵێکنیا حەزەکەی سەمەکە ڕاک من کەشتی مەکە لە نیوە وەرە ڕاکین وە سەمەتر من تۆ ڕاک نە ڕاکردن کاکە لیاقەیە من 2000 تۆ 2001 کاک بێساران دەنگە ناچێتە ئەم مناقشەیە بکەی بەس لە زەرەری 2000 تۆ چێنی دە پێمان بڵێ خۆ مۆدێلنی کای سەرکۆ زانیە والدم 72 52 ساڵم بەس بێسەرا کە تۆ بێسەرات کە تۆ پرسیارە دەکە کاکە بۆ کاکجێ هێرۆ پێکەنین والله من تقریبا 32 ساڵ تەمەنی هونەریمە بەڵام زیاتر من لە شانۆیە دەرکەوتم زیاتر ئەو متابعی کە من هەم بووە بۆ شانۆ بۆ زیاتر بەڵام لە دوای درامای ژاڵەوە هەتا ئێستا هەموو درامەکانم بینیوە بەڵام ئەم چیلی تۆڵی وەکو خۆتان ئاسا کە کۆمەڵێ بەرهەمی ناوازە ئێستا لە بەرچاوی بینەرە بەڕاستی خۆشبەختانەیە کە تۆ یعنی ئێمەمانان کە پیرێ کردم پاڵی لەبینەوە بڵێن ئێوە هەن بەڕاستی بەڵامی تر ئەوەیە زیاتر من هەرچەند لە کۆشکی هێنار دەورێکی جدیم هەبوو لە سەمەرا زۆر کۆمیدی بوو یعنی مەبەستم چییە هەر کەسە و لە بوارەکەی خۆیان بەڕاستی متابعی ئیشەکەی خۆیەتی تۆ لە سینەما لە بەرنامە دا دەڕووبار عینشت لە سینەما بابڵین بەڵام ئەم فتری کە من تا گەورە بووم تا ئێستا زیاتر باوی شانۆ بووە ئەم چەند ساڵی تازە بڵین ئەم تقریبا ئەم 10 ساڵی تا ئێستا ئەم کۆتایی زۆر یعنی لە گەنجی تازە پێگەشت و دەرکەوتووە لەخوا بەزیابەکە ئەوەکو خۆ داماژێکی پیا و تێسە پێویستمان بە کەسانی دراوسی و بیانی ئەوە نییە بێت ببێ بە کاسین بۆ فیلمێک و لەخوا بەزیابە و تا کاکسیروانمان هەبێ ئەمە مخرجی کەنانین ئەوەش بوو کە بینیمان ئالوودە هەر چەند لە دوای فیلمەکە لێوێش لێدوانێکما بەڕاستی یعنی بمبورە نەچوون بۆ شینجارێ بەڵام وەکو ئالوودە کە دوا بەرهەمی سینەمایە کە تا ئێستا بەردەوام بوو نمایشەکرێ من بۆ خۆم مۆنتێرم ئەگەر بزانن مۆنتێرم ئیشی دۆبلێریم کردووە لە ڕادوینەوە مسەڵتم کردووە یعنی من کە سیرەکەم دایمە بە چاوی ڕەخنە سیرم کرد تاکید بە شتێکە بۆیان من لە ئالوودە هەمی مەوت بەڵام بە پێچەوانەوە لەخوا بەزیابێ سەرکەوتوان هەموو کارەکان بە جوانی ڕۆشت بوو هەر لە ئەکتینتەوە هەر لە کامێرە ئیخراج یعنی بەڕاستی هەژدە و بەدانم زۆر واجیبی دەورەکە باش کاک فەریدون مایکەکە و لاماوەتەوە 2023 مان بەڕێ کرد ساڵێکی پڕبەرهەم بووە لە فیلم لە دراما لە شانۆ پێشبینی چییە بۆ ساڵی 2024 وڵی 2023 بەڕاستی پڕبەرهەم بوو یعنی لە شانۆتەوە لە فیلمی سینەمایی لە دراماوە بەڕاستی ئومێدەوارم ئەو توانە و تاقی کە لە کۆمەڵە گەنجێک کە دروست بوون ئەوە بەردەوام لە گەشەکردن نابێ چکە ئەگەر بیرمان نەچێت دیقەت بن کۆمەڵی هونەرمەندبانێ خوا تەمەنیان درێژ بکە وردەوردە کە تەمەەن هاو شەرمی لە کەس نییە بەڕاستی تۆزێک سار دەبنەوە خاوە بنەوە ئەو
تاقییان تیان نامێنە و هێز و توانای جاری نەجار لانێت بەداخەوە زۆر ڕۆڵیان پێنەسپێرن ئەم غەدرەش لانێت تۆزێک هەبێ کاک بێساران بێساران گیان قسە زۆر لە دڵیایەتی بێساران بەجددی جیلێکی جوان دروست بووە بە هیوادارم ئەو ڕێچکێ لەو ڕێچکێ لانێن دەستان خۆش بۆ خوازی هیوادارین هەمیشە بەردەوام ثانیە یعنی لە بەرەی مێژوژی شانۆی ئێمە دوور و درێژترە توانین لە 1923 و ئێمە پێوەری کەین بناغی دەرهێنەر و ئەکتەرمان زۆر هەیە هەرەوەشە گوازراوەتەوە بۆ سینەما کە تەکانێکی زۆر باشی یاوە بەڕاستی بە سینەمای کوردی کە ئیشەکرێ باوەڕکە زۆر پێویستمان بە و تەمەنانەیە کە بەڕێز زۆر دەستان خۆش بێت بێگومانەوە پەیامی ئێوە بوو سپاس بۆ ئێوە کامڕۆ لای ئێمە بوون خاتو ڕووبار بەڕاستی منەمەوێت دەستخۆشی بکەم لە هەم دەستگای میدیایی کورسات هەم کەرتی تایبەت کۆمەڵی کۆمپانیا هاتوونەتە پێشەوە ئێستا پاڵپشتێکی باشن بۆ بەرهەمهێنانی فیلم و دراما و شانۆ دەستخۆشییان لە یەکەم تەرکیزیمە بە کاک لایەنی پەیوەندیدار کە وەزارەتی ڕۆشنبیریە پلانێکی باشی هەبێ بۆ ساڵی داهاتوو دەستگیرۆیی هونەرمەندان بکات بۆ بەرهەمهێنانی کاری باشتر داوا لە کەناڵی کورساتەکەم کە ڕاستە ئێستا کۆمەڵێک بەرهەمیان هەیە و هەنگاوێکی زۆر باشیان ناوە بۆ دروستکردنی فیلم و دراما و پاڵپشتی هەمیشە شانۆکارانیشیان کردووە لە ڕۆی میدیایەوە داواکارم لە بری ئەوەی کە ڕاستە هەموو ئەو بەرهەمانەی کە لە کەناڵی کورسات دۆبلاژە کرێ و پێشکەش بە بینەرانەکرێ هەمووی کۆمەڵێک بەرهەمن بە فلتەراتەیە پەڕن و کۆمەڵێک بەرهەمی باشن بەڵام باشتر ئەوەیە کە بەرهەمی خۆماڵیمان هەبێ داوایان لێ یەکەم کە کاری جددیتر بکەن هەنگاوی گەورەتر بنێن هەنگاوی باشتر بنێن بۆ دروستکردنی فیلم و ئەوە یەکێکە لە پلانەکان کە بتوانین ئێمە لەم ساڵی تازە کاری لەسەر بکەین دەستان خۆش بێ زۆر سوپاس بۆ خات و شوانیش دو پەیامی خۆی بگەێنێت 2024 شتێ بەدەستەوەیە 2023 خۆشبەختانە پڕبەر بە هەم وەکو بواری سینەما و فیلم و شانۆ کە پڕبەرهەم بووە لەخوا بەزیابێ بۆ شێوەکارانش پڕبەرهەم بووە و بەتایبەت بۆ من هەر زۆر ساڵێکی باش بوو بۆ ساڵی ئایندەش بەڵێ پلانمان بەدەستەوەیە ئینشاءڵڵا نامانەوە شارچێتی بکەین بەڵامی تر گرنگیشە بیرێک لە قەزا و ناحیەکانیش بکەینەوە هونەر بەرینە قەزا و ناحیەکانش چونکە دوجار زۆرێک لە گەنجانی ئەوێژێنە ناو بواری جوانیان هەیە و کەسانی بەتوانایی تێدایە بەجددی گرنگە بیری لێ بکەینەوە کە ئێمە هونەریش بەرینە قەزا و ناحیەکان و گرنگی پێ بدەین لە ساڵی ئایندا من نامەوێت ناوی هونەرمەندەکە ئاشکرا بکەم بەڵام بۆ پێنجوێن کۆنسرتێکی هونەریمان بەدەستەوە بۆ هونەرمەندێکی ناسرا و کە ساڵانەکە دابڕاوە لە کاتی خۆی شەڵا ئاشکرای ئینشاءڵڵا وەکو هەمیشە کورسات ڕۆڵی گرنگی هەبووە هیوادارین کە هەروە ڕۆڵی گرنگی هەبێت هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازم و سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونەوە دووبارە سپاسیش بۆ ئەو تابلۆ جوانی کە پێشکەشی دەستگای میدیای کورساتە کرد لە یادی 24 ساڵی دامەزراندنیە دەستان خۆش بێ هاوڕێیان سپاس بۆیەوە کاتەکەمان بەرەو کۆتا ڕوا بۆ پرۆگرامەکە تایبەتەکەمان ئێمە سپاسی کاگەحمە و هەرجەلیلەکەین زۆر سپاس بۆ هاوڕێیانە دەستان خۆش بێ سپاس بۆ ئازی خۆشەویست کە ئێمە بتوانیمان لەگەڵ هاوکارانمە پرۆگرامە تایبەتەتان پێشکەش بکەین چەند بەرهەمێکی ئەم دوو هونەرمەندە خۆشەویستەمەوە کە بتوانین لەگەڵ ئێوە چێژی لێ بینین هیوای ساڵێکی خۆش هیوای ئەوەی کە بتوانین لەم ساڵە بتوانین پلانی باشترمانە بێ و دەستگای میدیای کورساتیش هەمیشە ئەوە دووپاتەکاتەوە کە لە خزمەت ئێوەی خۆشەویستایە ماڵی هەمووانە هەمیشە پارێزگاری لە کەلتور و کەلەپوری ئەم وڵاتەمانەکە ئێمە نەک بۆ سلەیمانی بۆ هەموو کوردستانی گەورە کارەکەین بۆ هەموو ئەو کوردانشی لە هەر شوێنێکی ئەم جیهانە بن ئێمە پەیامی جوانیان ئاڕاستە ئەکەین بە هیوای ئەوەی کە ساڵێکی خۆش بێ بۆ ئێوە و جارێکی تر پیرۆزبایی لە خۆمان و لە سەرجەم کارمەندانی کورساتەکەین و ساڵتان پیرۆز بێ و یادەکەمان پیرۆز بێ و هەر لە خۆشیابین بە چەند بەرهەمێکی ئەم دوو هونەرمەندە هێنە کۆتای پرۆگرامەکەمان ماڵاوایی بکەین لە بەنەرانمان هیوای ڕۆژێکی ئاسوودا هەروە هیوامانەوەی 2024 زۆر جیاواز و تایبێت بێت بۆتان خاتان لەگەڵ بێت
هیوای کاتێکی خۆش بۆ هەموو لایەکە خوازین هیوادارین بتوانین لە ساڵی تازایە بە بەرنامە و پرۆگرامی تازە لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستە بین بینەرانی کورساتی ئازیز وەک چۆن کورسات لە هەمیشە لە ڕابردووە ماڵی هەمووان بووە بۆ داهاتوش هەمیشە ماڵی هەمووانە بێت هەمیشە شاشە سەنگینەکە بێت هەمیشە شاشەی خێزانە بێت. لە دەستپێکی ساڵەوە تا کۆتایی ساڵ هیوای ڕۆژانی خۆشتان بۆ خوازم هیوادارم دڵەکانتان هەمیشە پڕبێ لە خۆشی و هەر شاد بن. فەرموون.
وسوسه بالای تو داکا چاون استرایم رولک داکا دڵم وسوسه بالای تو داکا شاگل پڕە چاوەکەم توی نێچیری ماڵەکەم شاگل پڕە چاوەکەم توی نێچیری ماڵەکەم کوڵ من توی ڕفیقی چۆڵمی توی ڕفیقی چۆڵمی اخوار سومية لا رول بزارة يا اخوار سومية شتا لا رول بزارة نواك بكاري يا ديدي دلدال كارة نواك بكاري يا هوار دلدال كار وبتاقل برا جاوك كم توين تيري راوك كم خاص البرا جاوك كم توين تيري راوك كم بعض بندي ظلم بي ربي كيري ظلم بي بعض بندي ظلم بي خود رفيقي ظلم بي دەست بەزامەوەیە بۆ هەر شوێ دەچێیم دەست بەزامەوەیە کێ دەرمانم کایە شەو بەلامەوەیە کێ دەرمانم کایە شەو بەلامەوەیە سۆی بە باڵا بایر کەیدی لە ڕێوایە سۆی بە باڵا بایر کەیدی لە ڕێوایە وەک بە فری کوێستایان زەردەی خۆر پێ